چی بووە؟ حەزای تەلەفۆنەکەتە لێ دەدا برا گیانەکەم. دەی وەڵام دەوە بابزانم. کوڕم خۆشێتی دای خەدەی. من ئێستا دەبێ بڕۆم پێویستە وەڵام دەمەوە. لەوانەیە جام بە پەیوەندی بکە بیری کردم ها؟ وا دێمەوە. گەیشتین. عەلی مێنەوە من دەڕۆم. وا دەردەچم. کەیفی خۆتانە چی لە عەلی دەکەم بیکەن. عەلی! بۆ خۆتان خۆش بن مامونتاس. چی بڵێم؟ بڵێم ئێوە خۆش بن؟ نا. ئیتر بە هەموو شتێک دەزانی. ئەگەر چی ڕووم نییە بێمە بەرامبەرت بەڵام ناچارم. ئیتر من کەسێکی باش نیم. ناتدەمەوە. چی؟ گەر هاتووی جان ببیتەوە ناتدەمەوە مەگەر بەسەر جەستەما تێپەڕی. جان لە بیری خۆتان ببەنەوە. ئیتر نایدەمە هیچ کەس. زۆرم پێخۆش بوو. چی؟ زۆرم پێخۆش بووی کە کوڕەکەم ئاوا لە باوش دەگری. فەقیرە لەم نێوانە بۆتە قوربانی چەند ڕۆژە نەچۆتە قوتابخانەش. ئێمە لێرە دەینێرین. بە زیادیشەوە پێداویستەکانی جێبەجێ دەکرێت. داماوە با بحەسێتەوە. لەبەر تۆم نییە ها. لەبەر ئەومەریشم نییە. بۆ خاترینەوەکەمە. سوپاس مامە ممتاز. چەند پێداویستێکی لەناو ئەمەدایە. ئەگەر حەساسێشی گرت ئەمە دەرمانەکانی لێرە نووسراوە. وە راپۆرتی پزیشکی نەخۆشیەکەی تریشی تێدایە. ژمارەکانیشم تێدا نووسراوە شتێک بوو پەیوەندی بکە یەکسەر دێم. با ماوەیەک ئاوا بێ. ئایشان؟ دەقەیەک. تۆ چۆن دڵت دێ کوڕەکەت جێبێڵی؟ یەک جانتان هەیە ها؟ ئاوا؟ مناڵی منیش ئاوا بەسەرچوو مامە ممتاز. یەک دانە جانتان. بەڵام من باوکێکی وەک تۆم نەبوو. جان لێرە سەلامەت دەبێ دڵنیان باش دەبێ. تۆ چ جۆرە دایکێکی؟ چۆن دایک دەتوانێت ئاوا کوڕەکەی جێبێڵێ؟ هەرچی دەبێ با ببێ. چۆن جێی دێڵی؟ وا دەزانی ئاسانە؟ کەوایە بۆچی؟ چونکە من نازانم چی بەسەر دێ. گەر کوڕەکەم لای من بێ سەلامەت نابێ. تۆ نازانی. ئەوەندە ئاڵۆز بووینە ئێستا لێرە بڕۆم چی ڕوودەدا نازانم. وا دەیهێنم گەورم. شەوێکی شاد. دواتر سەیر نەکرد عەلی چی بەسەر هات؟ دیسان کەوتەوە جارێکی تر. کاک جەنگیز. ئەو عەلیەت بینیوە؟ ئەو 10,000 لە تۆ پیاوترە. کەوایە چ کارێک تێ لەنەو ئەم ئۆتۆمبیلە لەگەڵ من. دەمبەیتەوە شوێنەی بۆی دەچم. من لەوێدا دەبەزم. بەڵام تۆ هەرەنا ئۆتۆمبیل دەمێنیتەوە. حەز دەکەی لێرە داد بەزێن و کۆتاییت بێ؟ منیش دەمەوێت ئەمەت پێ بڵێم. ئیتر ناتوانی دام بەزێنی.
ئەو بەڕاستە کاک جەنگیز لەم ژیانە هاوبەشێتی گەورە و پیرۆستێک چووە هاوڕێیەتی گیانی دێکترازاوە لە هەموو تێکچوونێکیش من دەیبەمەوە بەڵام مەترسە لەم یاریەدا تۆ نەدەبی هاوبەشم نەدەبی هاوڕێشم زۆر خۆشی کاک جەنگیز باشە تۆ چی لە من زیاترام قسانە دەکەی پێش هەموو شتێک من پەنجەیەکم لە تۆ زیاترە گۆڕا بووم کاتێ پیاوەکانی کەنعان ڕوبەڕووم بوونەوە چینەما و بمخنکێنم بەڵام خیانەتم نەکرد کەی کردت پێویست بەکەی ناکە ئازال خۆ من بە تۆم وت لە ڕووت هاوارم کرد بەڵام کە نەیبیستی کە گوێم لێ نەگری ئەو کاتێک کە کاغەز تەڵەقدانەکەتم بۆ درێژکردی ئەوە سەرەتا بوو لەو کاتەوە ناخم پڕ بوو لە ئاگر بێگومان ناوباخچەی کەنعاندا جەنگیز ئەتایی بێگومان خاین تۆی بۆچی بیرم دەکردەوە بەڵام وتم بە حسابی ئەو تووڕەیە کە بەرامبەر تۆم هەیە تەنانەت تۆش بیچارەشتر خیانەت ناکەیتەوە بۆ خیانەت کردەوە جەنگیز ئاخر چۆن ڕوحی خۆ دووبارە بە شەیتان فرۆشتەوە چۆن فرۆشتم تۆ چۆن لەم دنیای گەیشتی ئازال چۆن پێچەیرە خۆم فرۆشتووە تۆ لەکوێ دەژی من نا هەموو کەسێک دەیفرۆشێت هەموومان دەیفرۆشین ئەو شەوەتان لەبیرە ها ئەو شەوەی کە لە ئۆتێل بوون و کەنعانمان هەم خەڵەتاند بیرێک لە کۆتایی ڕووداوەکەی و شۆبکەوە بیرکەوە پیاوێک خۆشەویستترین کەسی لە ژیاندا کە ژنەکەیەتی لە دەستی داوە کوڕەکەی لە دەست داوە هاوڕێکانی لە دەست داوە بیرکەوە پیاوێک تەنانەت یەک پرسیشی لە گیلفانی نەماوە تەنانەت پولی بەختیشی لە گیلفان نەمابوو چانسی تەواو بووە بیرکەوە پیاوێک لە پێش چاوت پێ دەکەنێت خۆی بە باش نیشان دەدا بەڵام گەیشتۆتە کۆتایی ڕێگا بیرکەوە پیاوێک ئەزال کەس نەما ئەوی خۆش بووێ تەنانەت موویەکی پرچیشی بۆ من ڕانەتەکان بەڵام بۆ تۆ هەموو شتێکی دانە مەیدانەوە ئەزال هەستووە شانە فڕێدە کەنارێکەوە بیرکەوە پیاوێک باش دەزانێت کە دووبارە هیچ ناباتەوە لێمە پرسی چۆن ڕۆحی خۆم بە شەیتان فرۆشت چونکە شەیتان لە هەمووتان باشتر هەڵسوکەوتی لەگەڵ من کرد ڕۆحی خۆم بە کلیلێک فرۆشت بە پێخەتێکم فرۆشت بە حەمامێکی گەرمم فرۆشت ڕۆحی خۆم بە تاخمێک جلوبەر فرۆشت شەیتان بە بۆنێکی خۆشم فرۆشت ڕۆحی خۆم بە نیگای ئەو کچە فرۆشت کە لەسەر شەقام سەیری کردم کاک جەنگیز فەرموو بەو کەسم فرۆشکە لەبەر دەرگا ناوی منی هێنا ئازال من ڕۆحی خۆم بە دوو وشە فرۆشت شەیتان پێویستم پێتە جەنگیز بەڵێ دەزانم نە ئەزەل و نەڕامیز بەهۆی ئەو دژمنداریەت پڕ دەیتە هەموو شتێک نۆ باڵە لە من تێگەیشتی پێویستم بە تۆیە کەسێک وەک تۆ بیرکاتەوە پێویستم بە عەقڵێکی وەک تۆ هەیە تۆ عەقڵترین پیاوی لە ژیانمدا بیبینم جەنگیز بەجددی قسە دەکەم نەفرەت لە هەژاری دەکەی کەسێک بە تۆ بڵێ نەخێر حسابی بۆ ناکەی بۆ دەسێنانی ئاواتەکان شەڕ دەکەی حەزت بە یاریکردن سنتەری دیارکۆ ناوەندی بڵاوکردنەوەی هونەری CD DVD تۆ سەیری خۆت بکە. PSP
تۆ پیاوێکی خەیاڵی چەنگیز نوێترین فیلمی کوردی و پیاوێکی دوبلاژکراوی کوردی لە دیارکۆ دەست دەکەوێت بەتەمای چی هەموو بەرهەمێکی نوێ لە دیارکۆ وەربگرە بەتەمای چی بکەیت ڕێگاوە ناونیشان سلێمانی فەرعی یەکەمی دارە سوتاوەکە مۆبایل 0770 تۆ وا دەزانی شەیتان هەوڵێکی زۆر بدە بۆ خۆتان دەزمانکاوە قسمان کرد بەڵام شووە لە گۆڕ نییە سنتەری دیارکۆ شەیتان بەرامبەر ناوەندی بڵاوکردنەوەی هونەری لێنە ماڵاوەتە ئەمەوەندە دەڕوە لێنە ماڵاوەتە لێنە من لە یەکەم ڕۆژەوە پێم وتی شوێنی تۆ لەگەڵ ئێمەیە کتێبخانەیەک مێزێکی جوان بۆ بیرکردنەوە و لێکۆڵینەوەکان 4 ژووری نووسن 3 حەمام حوزێک و 2 گەراج و 2 ئۆتۆمبیل چۆن ڕۆحی خۆم بە شەیتان فرۆشت نووسنگەیەک لە لووتکەی کۆشکی بیرکان شوێنێک لە یانەکان شوێنی گیراو لە هۆتێلەکاندا بە چەندم فرۆشت سیستەمێکی سینەمایی تەمیناتی ژیانت کەنتۆرێکی پڕ لە شتومەک بلیتی فڕۆکە بۆ هەرکوێ بتەوێ چەندین ژنی لە دەورت هەڵەمێک لە خێن وە مێزێک لە گاز بۆچی من ڕۆحی خۆم فرۆشت هەمووی بە تۆ دەدەم بەڵام دەزانم تۆ هیچ کام لە هاوڕەکانت بەرامبەر ئەمانە نافرۆشی ئەمانە تەنها ئامرازن پێشنیاری من بۆ تۆ ئەمەیە بەڕاستی ناتەوێ واز لە هەموو ئەم شتانە دێنی و دەڕۆی بەرەو هەموو ئازارە ویژدانێکە بەرەو هەموو خۆشەویستیە دژەیەکەکان بەرەو ترس و هەموو نەهامەتی و ئەو هەموو بێچارەیە بەرەو هەموو ڕوبەڕوو بوونەوە گەورانت لە ژیاندا لە بەیانیەوە تا ئێوارێ ناتەوێت ڕزگارت بێت لە دەست ئازار کێشانی ڕۆژانت